با نمونەیەک بێنینەوە. کەسێکی ئەهلی سوننا هەموو غەمی ئەو گەورەترین هەوڵی ئەو بۆ چییە؟ خەڵک فێری تەوحید کە، خەڵک ببێستێتەوە بەخوای گەورە بەس، خەڵکی بەس مەربوطن بەخوا، با دڵتان متعلق و پەیوەست بێ بە ئەڵڵا و بەس، فێری تەنها خواپەرستی بن، دەست بە شەریعەتی خوا بگرن، ئەوە گەورەترین ئاوات. ئەگەر کەسێک لە گۆڕپەرستی و شەخصپەرستی و تاغوتپەرستی و بتپەرستی ڕزگاری بێبێتە سەر تەنها خواپەرستی، گەورەترین دڵخۆشیە بۆ ئێمە. ئەی هەوڵی بانکوازەکانی تر چییە؟ شەو ڕۆژ کاکەم حکوومەتە گەندەڵا، برام ئەم حکوومەتە فاسدە، کاکە دەبێ بیگۆڕین، کاکە دەبێ دەنگمان بۆ بدەن، برام ئەم کورسیە ئێمە باشترین بۆ ئێمە بێ، ئەم کورسیە بۆ ئەوان نابێت، بەس ئێمە بێنی سەر کورسی بزانە چ دەکەین. ئەی خەڵک هانە بۆ غەیری خوا دەبا، شەریک بۆ خوا دادەنێ، بیدعە دەکا، خوڕافە دەکا، لە قورئان لا دەدا، حکم بە شەرعی خوای گەورە ناکا، هەر یەکەی بە دابوونەریت و عادەت و شێوازێک ئیسلامەتی و دینداری دەکا، هیچی گرفت نییە، هیچی کێشە نییە. کاکە کێشەکە بەس ئەم کورسیە بکەوێتە دەزێمە خەمتان نەبێ، دنیاتان بۆ دەکەینە شامی شەریف. ئێ وەڵڵا پێغەمبەران بەوە نەهاتن. بەڵێ دەبێ گرنگی بدرێ بە قوتی خەڵک، ئەرزاقی خەڵک، موچەی خەڵک، ژیانی خەڵک، هەمووی زەڕوڕە، هەمووی گرنگە، بەڵام لە هەمووی گرنگتر کە ئەو موچەودا هەموو شتەکان پەیوەندی بەوەیە خەڵک فێری تەنها خواپەرستی بکرێ و خەڵک پابەندی قورئان و دینی خوا بێ، ئەنجا بزانە چۆن خوا بەرەکەت دەخاتە ژیانمانەوە، ماڵمانەوە، حاڵمانەوە، وڵاتمانەوە، بەرەکەت تێ دەخات.